سڵاتان لەبێ خۆشەویستان کوونە وەز و ئاوار و تەندروستیتان ئاوارتان کووە بەخێر بێن hello to ZHEER the wise زۆر سپاس کاکاسۆ وەزعتان کۆ وەزع تەندروستیتان حەز ناکەم برێ پێشبینیەکان ڕاستن بەڵام ئەگە بەرنامەی ڕابردووتان بینی بینی ڕابردووتم لەم هەفتەیە سۆنی ڕۆژێک پێشەوەی کۆنفرانس بکە ڕۆژێک ئیعلانی دەکە و ڕۆژی دواتیش کۆنفرانس دەکە هەموو جار دەرێژی لە خۆتەوە قسەی دەکەی هەموو جارە لە کۆمنتی بە تایبەتی لە پەیجەکانی فەیسبووکی هەم جار و جوم دەکەن ئەو کەسانەی کە متابعی بەرنامەی سفرێک ژیری دەکەن زۆر بە باشی دەزانن کەوا بەرنامەی سفرێک ژیری بە قوترین بەرنامەیە لە بواری ڤیدیۆ گەیم کاتێک کە قسەیەک دەکەم کە وتم پێشبینی دەکەین و 100% دێتن و دێ فەرمونەوە هات کۆنفرانسی پلەیستەیشن و سۆنی بە فەرمی دەڵێ یاری فرست پارتی تەماشا دەکەن واتە سەیری یاریەکانی خۆیان دەکەن جگە لە سارۆسی کە وتیان سارۆسشی تێدایە خۆشەویستانم ئەم لایڤ ستریمی ئەم شۆمان لەلایەن سپۆنسەری ئەم مانگەی بەرنامەی سفرێک ژیری پەیج و تەلەگرامی ئۆڵ فۆر لێسە گەر یاریەکانتان دەوێت بە نرخی ئەرزان توانن بستنە ناو پەیجی فەیسبووکی ئۆڵ فۆر لێس یاخود تەلەگرامی ئۆڵ فۆر لێس جوین بکەن شتی زۆر باشیان هەیە بە تایبەتی گیڤەوەیان هەیە بۆ دەمەیاگەدارتان کەمەکۆ گیڤەوەیان هەیە وەروە پڵەسی پریمیەمیشیان هەیە بۆ هەموو مانگەکان بێگومان مەسەلەن مەبەستم لەوەیە کە چەند مانجیت دەوێ 12 مانجیت دەوێ کەیفی خۆتان یاریی نوێشیان هەیە کە ماوەی ڕابرد بڵاو کرێت لۆ سۆڵە سایت و لەگەڵەوەش FC 26 ئێستا حالیان بە نرخێکی زۆر زۆر هەرزان بەردەستن توانڕاوە تازە ئاخر سعریان لە بۆ ناردم بزان بوویتە چەند سەمیر کۆمنت نووسی بوو سەمیری برامان کۆمنتی نووسیە نەمبینیوە داستان وێرز داستان سەمیر داوای لە برن دەکەم نامێ نەردنرێ چۆنی بۆ چوونی باش بوو جواب نادەیت سەمیر برام بۆ خۆی کۆمنتەکەت نەریت داوای زۆر لێمەندوزی دەکەم کاکە FC 26 ئاگدار بن ئەوە تایبەتە داشکانە FC 26 لەسەر PS5 بە شێوەی ئەکتیڤ تەنیا 50,000 PS4 ئەکتیڤ تەنیا 25,000 لەنا ئەکاونتیش بە 30,000 تێگەیشتن FC 26 بە چەندە 50,000 لەسەر PS5 بە شێوەی ئەکتیڤ لەنا PS4 بە شێوەی ئەکتیڤ 25,000 لەنا ئەکاونتیش بە 30,000 وڵای هێدی جامیش حەز دەکەم بۆ خودایی ڤیدیۆ دابنێم بەو خودایی حەز دەکەم بەس کورە مەجال لێ مەجا وەڵڵا یان تەن بێ مەجالم هەم بێ مەجالم ئەوانەی ژیری بناسن لە ڕێگەی ئینستاگرام و تیکتۆک و فەیسبوک و ئەوانە دەزانن ژیر چەندە بێ مەجالە کو ناجانگۆ ئەرە دەنگم کۆ دەنگ هەموو جار گلەی دەنگم دەکەن زانی با تێستەی دەنجی بکەین لێستاوە دوانێن
پرسکووە دنیا کۆلەک نەنگۆ تکا دەکەم دوگمێت لایک لەبیر نەکەن کۆنفرانسێکی ڕاقی دەبێت بەڕاستی یعنی پێشبینی خۆم وایە کۆنفرانسێکی ڕاقی دەبێت تەمشە گادۆڤاریش نەبینین ئەم شەو زۆر ئاسایی هەرچەندە دەنگۆیەکان یەکجار زۆرن کە گادۆڤار ببینین نەک گادۆڤاری مسر ئەکید من لەوەی گادۆڤاری مسر نبینین مەحاڵە بەڵام دەنگۆیەکی گەورە هەیە گادۆڤارە گچکەکە ببینین ئەو گادۆڤارە بچووکێکەوە باسی یۆنانی کۆن دەکەم برایەکەی کرەیتۆسی تێدایە شتانە دیمۆسە ناوینە ئەگەری هەیە بەڵام 100 یاری سارۆز دەبینین کە یاری داهاتی پلەیستەیشنە لە دوای مەسەلەن چ پێ دەڵێن گۆسەڤیۆتەی سارۆز دێ ساڵی داهاتوو بەڵام لەوەشەکەی دەبن ترێدەرێکی وۆڵڤەرینی هەر دەبین لەبەر لە ماوەی هەفتەکانی ڕابردوو زۆر دەنگۆ هەبوو لەسەر وۆڵڤەرینی کاتە وۆڵڤەرین دەبینین سارۆسی دەبینین وە بە ئەگەرێکی زۆر گارۆڤاری دەبینین ڕەت دێت و ئەپدەیت دەنجی هەیە وەڵی هیوادارم بەڕاستی ئەگەر پێشم وایە ستەیت ئۆف پلەی کە کاتی خۆشی لە ئەپدەیتەکەی GTA 5 لە بۆ پلەیستەیشن 5 لە ڕێگەی ستەیت ئۆف پلەی عەرزیان کرد هیوادارم ئەم شۆ بیبینین ئەگەر بێت و هەبی بەڵام ڕۆکستارە قەت جێگەی سیقەی نییە کە شتێکی باش بکەن بەڕاستی فەیسکامەکەت بێنە خوارەوە زۆر بەرزە چیا زاهیر زۆر سپاس بۆ ناردنی 2 پاوەند GTA 6 وەڵی چیا گیان بەداخەوە نامەوێت دڵت بێشینم بەڵام GTA 6 نابینین سپاس بۆ ناردی 2 پاوەند لەلایەن کاکە چیاوە زۆر سپاس ناوم بێنە مەتین بارزان من جەڵێم هی مصر نابینین نەک 100% دایبینیم ئەگەر لەسەر فەمنیێڵەکەی خۆشم ئەوم دانایە ئەم کرەیتۆسی ئێستام دانایە کرەیتۆسی بێڕیشم دانایە کرەیتۆسی کۆنم دانایە کرەیتۆسی سەتان برمت ناز ڕێژەدانانم بەڵام باگەرێکی زۆر کرەیتۆسی دەبینین ئەم شۆ لە یۆنانی کۆن بەڵام بە شێوەیەکی 2D پلاتفۆرمەر زانم بەسم چێت 2D پلاتفۆرمەر با پێتان نیشاندەم هەتا دەست پێ دەکا لەو ستایلەی لاانە برنگەمی من دارانیشە ستایلێکی لەو بابەتەی ئەو پێدرێن یاری 2D پلاتفۆرمەرە شتێکی لەو بابەتەی کامێرە لایەک پیشان دەدا بەوا دەڕێی وەکو یاریەکانی ماریۆ بێتە پێرس
دم چاوشتم باشە لە کۆمەنتی بینوسن تکایە تا دەستی پێ نەکردە کاکەس چیازای گیان زۆر 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 سپاس بۆ نردنی 2 پاوەندی دیکە دەڵێ تۆ زێباسی GTA بکە دڵمان بدەوە GTA لە بەرنامەی ڕابردووم هەندێک خەبەری نەمانە بۆ هەندێک وێبسایتی ناو یاری GTA دزەی پێکرا بوو ئەپ و وێبسایتەکان هەندێکیان شتی قوڕ بوون شتی زۆر قوڕ بوون شتی خوش بوون هەندێکیان نمونە مەسەلەی ئەوەی بوون تەکسی بە شێوەی ئوبەرتانی بە مۆبایلەکەی ناو یاریەکەی خۆت بکەیت داوا چ بکەیت شت داوا بکەیت وەبسایتی حکوومەتی تێدا بۆ شتانە ئەوانە هەموو لە یاریەکەی بەردەست دەبن بەم بە ئیسراحەت دانیشم ئۆکێ بێمە پێش یاڵڵا ئۆکێ دەڵێ کاک ژیر ئەو پارەیە هەیتم پلەی 5 پێ بکڕین یان ئایفۆن 17 باشترە وەڵڵاهی برای من ئەو ئایفۆن 17 باشە تەمشا ئەو ئایفۆن 17 لۆ چێ باشە لۆ من نا باشە لۆ من نا من باز دەمبینێ دەمشای مەکە من ئەوە ئیشمە بابێت تەکنەلۆژیا بەرنام هەیە دەبی ئاخر مۆدیل شتم لەکەم بی لە بۆی باسی بکەم مەسەر بابەت تەکنەلۆژی تەمشای مەکە کەم نەوە ئایفۆنم پێ چکەم پارە پێ نەدایە ئۆکەی ئەم بەهادی وەردەگرم لەبەر ڕکلامی دەکەم بەزە بەستم ئەگەمش پارەی پێ بدەم نایکڕم تەوان ئەوم پارە لە پێ بدەم ئایفۆن 17 ئەگە پارەت هەیە مەسن ئایفۆنی کۆم بەکاردێنی چ پێ دەڵێن ئایفۆنی 12 11 تتان بڵێم 13 زۆر چاردە ئایبینە بەڵام ئەتا 12 پارەتە بیکە ئایفۆن 17 بەڵێ خۆشە بەڵام پێویستە نەخێر هیچ پێویست نییە ئایفۆنی بکڕ ڕاستان پێ برم پێویست ناکە ئاخر مۆدیل ئایفۆنی بکڕی مەگەر حەزت لێ بێکە حەز لێ واتە پارەت هەیە بەڵام پلەی 5 بکڕی بەڵێ خۆشترە سەدقات ئیسفادەی زیاترە عمری درێژترە و ینی چێژی خۆشترە یاری زیات شتاقی دەکەی تۆشتانە بەجددی کۆری مێژوویی لەناو کورد زۆر بەناوبانگە جارێت جومرگ و هۆرجومۆن و ڕاستی کۆیلەکان سەدا وەڵی ئالان یاسین هەفتاسێ مشکلەکەی من چیە مەجای سیرکردنی فیلم زنجیرەم زۆر زۆر کەمە زیاتر سەیری ئەو فیلم زنجیران دەکەم کە بەڕاستی لە تایپی منە ئەوڕێن 5 دقەمەیە کەمتر لە 5 دقەمە ئەبسکیور ئەکسپرشن 33 یاری زۆر زۆر نازدارە بەڕاستی هەرچەند لە ستایلی گەیمەرانی کورد نییە
یەکسە بە یاری سۆنی دەستی پێ کرد یەکسەر یاری سۆنی پلەیستەیشن سارۆس یەس ئەکوتم زۆر چاڕوانی سارۆسی دەکەم و سۆنی دەڵێ 5 خولەکێک لە یاریەکەتان پێ نیشان دەدەین ئەو یاریی نوێی تایبەتی پلەیستەیشن هاوڕێن ئەو چی هات نازدار دیارە زۆر بە ڕیتەرناڵ دەچین یاڵە گەیم پڵەی Approximating. Is that the thing from the ridge? Confirmed. You better stay out of my way. Hey everyone, how's it going? I'm Gregory Loudon, Creative Director at Housemarque. Today we are thrilled to show off this first look of gameplay for Saros running on PS5. Saros builds on Returnal's award-winning action and tells the emotional and haunting story of Arjun Devraz's drive for answers on the shape-shifting planet of Carcosa. Yes! Bullet shooter-ەکانە. Here we show off one of our exciting combat okay. features, the Soltari Shield. By holding Our shield, you can defend yourself and absorb projectiles. By absorbing projectiles, you can now hit back hard using your power weapon. Okay. By holding the adaptive trigger on L2, you'll be able to destroy enemies using eclipse-driven weaponry. Soltari holocache detected. Mark it on the map. Here is a Soltari hololog, where you can learn more about lost Carcosa. I'll try to forget. Hold on for me. I will find you. I promise. ئەوجارە زۆر بە دوومی دەچین بە کوڕچێرناڵە تقریبا بەڵام زۆر بە دوومی دەچین بە ڕووی ڤیژوەڵ و ستایلەوە وەکو دوومی تابەتی دووم ڕیتۆرناڵ ئەوەی کە ئێکسبۆکسی ئەوەی کە ئێکسبۆکس سەڵای کردەوە This is Second Chance, where you can be revived on first death to get straight back into the action. Second Chance is part of our permanent progression systems, which means you will always come back stronger. بژمری یەکسە دەگەڕێەوە ئۆکێ چانسی دووەمت هەیە عینەک The sun is forever. We hope you loved that first look at gameplay. We're looking forward to revealing more on our mysterious and moving story and our amazing ensemble cast of NPCs in the coming months. Next year is when you'll be able to play Saros on PS5 and enhanced for PS5 Pro. Thanks for watching. We can't wait to share more from all of the team working on Saros. اوكي برنج جديدة يا بزاني همش تكا برتقالية زور زرد برتقالي بوش هنا
ئۆ زۆریش نمایە 23 نەورۆزێ ڕۆژ یەکەمە لەکنەمە وەڵا چن نیە دەرێ گۆران سوارە پێتان کوو بوو بەس بەڕاستی وەبرێن You actually want to deploy her? You cannot. وەڵام زۆرم حەز لێ نازانم لۆ نەتان کردی و زۆر One of یاریە our most highly trained operants. یاریانە زۆر Shelved خۆشە for 5 زانگ کووە years. ئەتا نەیکەی نازە مشکلەکە She won't have to do it alone. بە The عنی whole squad is still سەڕیتۆرناڵ ئەچێکە لە I thought they'd ڕاکەکان all be ripped to بەڕاستی shreds. ئەگە بیکەی ها بێمەروی تێبگەی لێ مەسەلە چییە scrape what's left of them back together. دەرەزەی پێ بدەن یاڵا جنێو مەدەن لە یەک چەند تا چەند چاوەڕانێ یاری لە سفر ڕست بکەن تادا من بەکو خۆم حەفت لە دە چاوەڕێمە بەڕاستی حەف لەدا More assets are the problem. We have plenty more. I guess. She's a pathetic, fragile embarrassment. کا دەکەم دوگمە لایک Her لەبیر methods نەکەن are ئەوان لایکیان so نەکردیان unhinged. But they get results, no? Long-range missiles get results. Show a little faith. We're at the end of history. Everything that could go wrong already has. Zero parade coming 2026 okay ئەو یاری من نییە ئەو ڕێیانات یاری ڕاقیکات مایکرۆسۆفت فلای سیمیلەیتەر لە کۆتاییدا دێتە سەر پلەیستەیشن 5 یەکێکە لە یاری دڵخوازەکانم ژیریانی یاری سیمیلەیشن دەمناسن کەیفم بەو یاریانە دێ زۆربەتان سێتان دایتە یان شەشتان دایتە ئۆکەی ڕازینە مشکلە نییە ئەو یاری وەکو یەکەم یاری ئێکسبۆکسی لەسەر پلەیستەیشن 5 دەکڕم بەڵێ یاری سارۆس گەیمپڵی دووبارە دەتوە لە بەرەوەی ئەوەیە ڕۆگڵایکە یارێکی دیکەی ئێکسبۆکس دێتە سەر پلەیستەیشن هەشتی دوازدە دێتە سەر پلەیستەیشن 5 ئۆکەی چاوەڕێنە ئەوەشمان گوت لە هەفتەی ڕابردوو لە بەرنامەی سفرەکژیری وەم گوتم مایکرۆسۆفت فلای سیمیلەیتەر لەم زوانە ئاشکا دەکرێت ڕێک ئاشکا ئەو لەوە پلەیستەیشن VR دووش دێ بەس جارێ نە Hostiles inbound. 100 meters and closing. I got two. East side. Moving right to left. Call of Duty West side. Frame shoot. On the T of execute. Call of Duty 2. 1. Execute. Battlefield yes The world as it's commonly known has crumbled. Alliances that held since the end of World War II, gone. Dagger, this is Pax's ballsiest play yet. If they succeed, they will have secured the most strategic rock in the history of warfare. Want to help our friends take back this rock? You're playing a dangerous game, no doubt about it. Wouldn't be Dagger without insurmountable odds. The whole world's gonna look different now. Just takes a little shake of زۆر جوان perspective. دیارە بەڕاستی Gotta love a challenge. Stand by for re-attack call. Light them up! We gotta move! Woo! Hold on! Kincaid will pay for this. But we don't know how high it goes. You trying to start a war with the CIA? That is not the fucking question! This is it. I know what I gotta do. زۆری نەمایە دەیدا Hey everyone, I'm Sean Benson. And I'm Sid Schumann. Sean and I are back to share news and release dates for games coming to PS5.
But first, thanks to EA and Battlefield Studios for that new look at the single-player campaign for Battlefield 6. It launches October 10th on PS5. Now, let's celebrate one of my favorite games of all time, which is marking its 25th anniversary this year. Deus Ex Returns. This PS5 remaster is a Deus Ex, collaboration também deve between pensar Eidos remaster Montreal criatura, and okay. Aspire, the studio behind remastered classics like Tomb Raider and Soul Reaver. قد نمكرديا استكاتشي باشا بما عبي دست بكم You play as JC Denton, Don't tell me you're going to ريماستر اكشي جوانا augmented operative working to سبب uncover بلاي ستيشن the يك truth بلاو that is كريتو. augmented. This new version adds enhanced visuals, overhauled controls, and support for key PS5 features like haptic feedback. Deus Ex influenced a generation of RPGs with its emphasis on choice and consequence. No two playthroughs unfold the same. Deus Ex Remastered arrives on PS5 early next year. ما نجي ده. It's almost Halloween, and you know what they say, everyone's entitled to one good scare. ياري تسناك هالوين كيا هالوين the game. Death comes to Haddonfield in Halloween the Game, a tribute to the John Carpenter classic. The team at Ilphonic invites players to an asymmetrical horror sandbox where you can play as a civilian survivor or Michael Myers himself. بداخل. In each game, it's up to you as survivors to asymmetrical save these عندك عند hapless بنام folk or to hunt them خلق down as Michael Myers. يكتش عند He مايكل possesses مايرز. unique abilities like shape jump, allowing him to move around the map unseen and pop out where you'd least expect him. ياك دبي خلشي بكجي ياك دبي Playing حلو as a لبنفسي. civilian, it's up to you to lead townsfolk to safety, find a phone, and call the police for help. Civilians can also scavenge for gear and weapons to help them survive when they inevitably cross paths with the unstoppable Michael Myers. Become the boogeyman or protect his victims when Halloween the Game launches on September 8th, 2026. Two big announcements from 11th Hour Games. First, their hit action RPG Last Epoch is in development for a PS5. This celebrated dungeon crawler is known for its extensive skill customization, deep and rewarding loot system, and massive time-traveling world. You'll battle through the past, taking down gods and toppling cursed empires to save the world from its ruined future. As for that second announcement, Last Epoch's first major expansion, Orobis, will arrive at the same time as the upcoming PS5 release. The Seven Deadly Sins Origin is an open-world RPG based on the beloved Japanese series, offering a vast single-player campaign and multiplayer areas where cooperation and exploration go hand in hand. Follow in the footsteps of Tristan, the Prince of Britannia, and play an original story you can experience only in the game. Capture creatures, go fishing, cook your own meals, mine resources, and craft new items as you explore Britannia on your own. Or step beyond the open world to tackle dungeons with a team of up to 4 other players. In a multiverse that transcends time and space, original heroes join forces with beloved characters from the series to embark on a grand adventure. Venture out alone or with friends when the Seven Deadly Sins Origin arrives on January 28th. Two iconic characters finally meet in Sonic Racing Crossworlds, launching on PS5 tomorrow. Mega Man and his trusty vehicle, the Rush Roadster, join the lineup as part of the Mega Man DLC pack that arrives early next year. But they're not alone. Proto Man also speeds into the pack. Also included is a stunning reimagining of Dr. Wily's castle from the Mega Man series.
familiar sights and sounds will take players back to some of Mega Man's most memorable adventures. The Mega Man DLC pack comes to PS5 next year as part of the Season Pass and Digital Deluxe Edition. The early unlock period is already underway, so Digital Deluxe Edition owners can get into Sonic Racing Cross Worlds right now. ئێکسبۆکس نوێیەکەم باوەڕ ناکەم سەر بگرێ. Koei Tecmo Games, including a release date for Neo 3. بەروەر بڵاوکردنەوەی نیۆ 3 ئاشا دەکرێت. It is I who will be Shogun. Kurimatsu, why? You'll never understand what it means! I am Himiko. On my honor as queen, I shall defeat Hiroko. My timeless friend, I trust you. Nothing will stop me from جماعة الجابون becoming لشنو؟ Shogun. So long as this dark radiance exists, my fights will continue. To rule, one must prove their might. The light of hope lies unseen at the end of time. Go now! You wish to become Shogun that badly? Maybe you don't want it enough. What makes a Shogun anyway? Takachio! Strength and superiority are what make a Shogun, and I have both! Strength alone is not enough to end this war! نیۆ 3 چه کەیف پێ دێ لە کۆمنت بنووسی دەرێ لە دێ ئەو ژیارێکی کۆنە ڕیماستە کرێتەوە لەوە Dynasty Warriors 3 Remastered. Another world snuffed from existence. Our focus, our true objective, is to save this world, our current world. Need I remind you that tampering with history is strictly forbidden? It's time I faced my past. Let's go. Elden Ring'a karakterەکان. Today, you'll pay your dues! یاریەکە زۆر بە Elden Ring دەچین. Code Vein 2. Back in June, we debuted Final Fantasy Tactics: The Ivalice Chronicles right here on State of Play. Today, we're joined by the game's director, followed by news from other special guests who are joining us just as Tokyo Game Show kicks off in Japan.
皆さんこんにちは。ファイナルファンタジータクティクスイバリースクロニクルズのディレクター前広です。プレイステーションで発売したオリジナルのファイナルファンタジータクティクスから30年近く経って多くの方がこのタイトルをお気に入りの一本として挙げてくださっており、オリジナルスタッフの一人として大変嬉しく思っております。今回イバリースクロニクルズという新しい形で再び皆様にお届けできることに我々もワクワクしています。フルボイスや難易度調整などファンの方はもちろん、これまで遊んだことがないプレイヤーの方にも快適に遊んでいただけるように様々な工夫を行いました。Do not feign concern for me. I see your words for what they are. どなたでも楽しんでいただける内容となっておりますので、ぜひ遊んでみてください。それでは発売をお楽しみに。Awesome. 先生アンクルさん、いよいよ発表できる時が来ました。はい、タイトル名はレッド・イット・ダイ・インフェルノです。なるほど。ということはレッド・イット・ダイの正当後継作品ってことですね。はい、開発チーム頑張ってます。このゲームは近接アクションとローグライトを軸に PVPVE の仕組みを取り入れたいわばエクストラクションアクションゲームとなっています。プレイヤーは地獄門と呼ばれる巨大な穴を探索するレイダーとなり、たくさんの恐ろしい怪物や他のプレイヤーのレイダーたちが入り乱れているフィールドを探索し、踏破を目指します。今度は地獄なんですね。はい。探索で手に入れたアイテムを持ち帰るため無事生還したいところですが、死亡すると全てロストしてしまいます。所持品だけではなくキャラクターのボディすらロストします。相変わらず理不尽だね。はい。レイダーたちは探索とボディの入れ替えを何度も何度も繰り返し、一番強い自分を作り上げてどこまで潜れるかを競うのが醍醐味となっています。皆さんに新たな面白さを感じてもらえると嬉しいです。Dai, Inferno. Chronoscript, The Endless End. OK。デスクワークスディレクターの藤井智です。集英社ゲームズプロデューサーの山本です。完全新作クロノスクリプトエンドレスエンド、世界初公開映像いかがでしたでしょうか。本作は洋館を訪れた編集者が終わらない物語が描かれた原稿用紙にとらわれてしまい、そこから脱出をするという探索型 2D アクションアドベンチャーゲームとなります。手書きのペン画というアートスタイルをベースに奥の深いダークファンタジーとして皆さんにお届けできる予定です。終わらない物語がテーマですが、開発はしっかりと終わらせます。
クロノスクリプトエンドレスエンドは2026年発売予定です。さらなる続報をお楽しみに。 اوكي ايش رايك؟ Citizens of Pywell. Today, a new chapter in this land's history shall be written by our Crimson own Desert. hand. ابي عايز زور خوش ديال عارم نبير مكان power to prey on the weak. Beasts who think themselves هاي كان متواوي that is what it means. The time has come to do what we believe to be right. Cliff, seek out your gleaming comrades. Uncover the truth that lies within. And let your hearts... أنا بستخدم يا ذكري. Come on PlayStation. All will come together as one. We fight for the future of all. Sound the horn of our final battle. Fight! Fight for Pywell! Your fight is not for revenge, nor glory, nor pride. لايفەکەم تۆزێک لە دواوە بوو تۆزەکان چەند چرکێک ئستا دەبێ Remember who you are and let it guide your path. زۆر نەما 10 دقەمە کۆنفرانسەکە گوتیان 35 دقە ئەو 93 وڵاو دەکرێتە کریمسن دێزەرت وڵاوی یاری خۆش دیارە زۆر لەمێژە ڕکلامی لێ دەکرێم هەنی مارکتینگی لە بۆ دەکەم سەو چاوەڕێنە واو سپیکەر وەڵڵای ئەوم دەوێ وەڵڵاهی ئەوم دەوێ ئەم سپیکەرم نییە ڕاقی دیارە بە کۆمپیوتەری اوكي دەستجوولێ اوكي مایکرۆفۆنیشی هەیە اوكي شتان لەگە خۆت بیان جوولێنی جوانە ڕەنجی هەیە بەزەم ڕەشەکەم دێ Hi everyone, I'm Brett Elston. And I'm Kristen Zatani. That was your first look at the Pulse Elevate wireless speakers, which bring the PlayStation audio and chat experience to your desktop with planar magnetic drivers and PlayStation Link wireless technology. Visit PlayStation blog for even more details. Now, let's check in on what's next for PlayStation Plus. Up first is the October monthly games lineup. Yalla. The creepy and captivating Alan Wake 2 arrives just in time for PlayStation Plus. With Goat Simulator 3 and Cocoon rounding out the list. Oh. These all arrive for PlayStation Plus Essential members on October 7th. زۆر باشە. بۆ کەسان کەیفیان پێدە. You remember me? Yeah. You remember me. The Last of Us Day is this Friday, September 26th. As part of Naughty Dog and PlayStation's annual celebration of this beloved series, we are thrilled to confirm the addition of The Last of Us Part 2 to the PlayStation Plus game catalog. We don't let anybody stop Okay, this is Plusy. Come out and fight! For PS5 members, this includes The Last of Us Part 2 Remastered, the definitive way to experience Ellie and Abby's story alongside additions like the roguelike survival mode No Return. Our update to the PlayStation Plus Classics Yari is extra exciting for fans of fighting games and number 3. Tekken 3 from the original PlayStation and Soul Calibur 3 from the PS2 are coming to the service later this year. Also arriving this year, another all-time classic from the PS2, Tomb Raider Anniversary. And up next, a special message from the creator behind one of PlayStation's most iconic franchises.
皆さんこんにちは。جماعة Gran Turismo 山内和則です。本日はですね、皆さんにすごく素敵なアップデートをお伝えできることを大変嬉しく思います。この2025年の6月25日に、なんとグランツーリスモの累計売上が1億本を超えたそうです。1億本です。この1億本を超えるってすごいことだなって、作ってる僕らも思うんですけれども、この1億本を超えたことを記念して、この年末にですね、僕らはグラントリスモ7のスペック3のアップデートを行う予定です。スペック3のアップデートには、2つのレーストラック、フォーミュラ1でも使われているトラックであるとか、あるいは8台の新しい車であるとか、新しいサーキットエクスペリエンス、あるいはデータローガンフィーチャーであるとか、それ以外のさまざまなゲームフィーチャーの大きなアップデートを予定しています。皆さんのおかげで、30年かけてグランツーリスモは1億本を達成しました。本当にありがとうございます。خذ انا عازل كان استدي وولفرين ينقاد الضغط او تشيا اون دي يمن هات Been fighting longer than I can remember. Yes, Wolverine. Ah! Yes. زرت ساعة الرمى. نيركر بخود. I'd like to say I'm not a violent man. بس باش نزور كرتا. The trouble just has a way of. الكسر دكش. But I'd be lying. Doesn't matter where I go. هم اخواني. How far I run. واو. Death's always waiting. Just not for me. اوه كل هم كده هم زمان كده. I'm Wolverine. کۆتایی 2026 ڕازیمە. نازدار بوو بەڕاستی وۆڵڤەرین. The question that comes up a lot to us at Insomniac Games is, are you going to make a Wolverine game that is as violent, as visceral as the character in the comics? Yes. دەڵێ یارەکە پڕ خوێن دەبی بەڵێ 100%. Working with Wolverine is interesting because part of the route to who he is that he's an unreliable narrator. He has gaps in his memory. So Wolverine doesn't really remember a lot of his life, and that's got to be an extremely frustrating aspect. He's this ball of rage and fury, but then he could turn on a dime and he could be very, very kind and tender in the next moment. When we're casting for someone like Logan, what we're looking for in character traits are someone who can convey a lot with very little being spoken. When you have that first moment that we show in gameplay, there's so much emotion that you can feel behind his eyes. He looks relentless, he looks gritty, he looks angry, but also he looks maybe a little sad. That level of acting and being able to just deliver that performance with believability across both spectrums was something Insomniac, ourselves, we all agreed he's the one. We don't need to see anybody else.
Hey, I'm Liam McIntyre, and I play James Logan Howlett in Marvel. Our role Wolverine, Jerry. That's not bad. That one sort of works. Fans out there know what Wolverine is, who he is. My job is to try and find the essence of who Wolverine is, especially as it applies to our story. People hurt him, people take from him, people betray him. He still fights for people who can't fight for themselves. It's one of the greatest honors of my life, one of the biggest responsibilities I've ever had, and one of the coolest things I've ever got to do. The entire game is built around staying true to the Wolverine experience. And then how do we want to put our Insomniac stamp on that? How do we want to put Graphic our own زار ديار spin نيو and حتى ياريك معه. creativity, but still give something new and fresh the fans are going to be excited about? It's the full package. It يعني is ياريك a زياني level كراوية. of detail that we've never been able to do before. You could see it in the trailer. You can see pores. You can see blood in between the little lines of his teeth. I love the attention to detail. It's exciting that we're going to be able to bring that kind of fidelity to players. Wolverine is a character who goes to many places through the comics. You'll see the Canadian wilderness, you'll see Japan. There's a shot where Logan is sliding down that rooftop and you can see the breadth of Madripoor and Lowtown. It's always nice teasing the depth and the amount of characters that we'll be seeing in the game. Omega Red makes an appearance, Mystique is there, and there are some hints to other characters that fans of Wolverine will recognize for sure. Another visual element of Marvel's Wolverine is the blood. The blood tech that was put into this game is pretty phenomenal. There's a part in the trailer where Logan jumps down and then he does the claws up through the face. That one I thought maybe was going to be taking it too far, but I am so glad that we have it. It looks fantastic. أي بابا. Wolverine's combat, making that special, making that feel like him, making it feel different to anything else you've played, that's a tough job. What's so cool for me is there was this one section of the game I got to try. It was just visceral and immediate and so incredibly satisfying, and I was like, this is gonna be amazing. We're pretty excited about the artwork that we're using on the cover. It's dynamic, it's rough-edged. You notice it doesn't look like our past games. It has a sense of urgency and forward movement and rage and fury, and that's Wolverine. One of the cool things about Insomniac is they are probably the most collaborative group of people I have ever worked with. They make you feel part of their team. That's not something you always get. We've been in a creative collaboration with Insomniac Games and PlayStation for over a decade now. We've made some of the greatest superhero games of all time, and that was always the goal, making games that are timeless. I think fans are going to be excited, but I'm also really excited about it because I'm really proud of what we made. We're focused on making the best Wolverine game ever. On behalf of everyone at Insomniac Games and the Wolverine team especially, we want to thank you for taking time to watch our trailer. We can't wait to show you more in spring of 2026. Oh, بهارش شاين ددن زياتر. خلاص. بدلم بو تريدري وولفرين مزو بدلو براستي وكوتم خۆم زۆر چاوەڕوانی کرەیتۆسی ناکەم بەڕاستی بەڵام وۆڵڤەرین بڵێ سارۆسشم بینی وۆڵڤەرینیشم بینی یەک لە پێشبینیەکان ڕاست بوو یعنی یاریەکەی گاڕوڤارە چی بەسەرهاتێ یاریەکە چکەیە نازانم دەنگۆ گەلە زۆر بوو بەم زوانە بیبینین بەڵام هەر نەمان بینین کاتە چاوەڕێن دەکەین لە بۆ سەری ساڵ تاسکە هیچ کە نابینێتە سەری ساڵ وۆڵڤەرینمان بینی سارۆسمان بینی باتڵفیلد 6 فلای سیمولەیتەر بەعام ستەیت ئۆف پلەیەکی باش بوو خراپ نەبوو بە بڕای من لە ستەیت ئۆف پلەیە باشەکان بوو ئەنگۆ دەڵێن چ سدەرێن ئەنگۆ بەعام ئەرێ وەڵامیش چاوەڕوانی یاری بچووکەی گاڵڤار بووم بەڵام کێشەمان نییە شتی باشمان بینی سارۆس ئۆکەی مە کاتی ماوە زیاتر پیشانمان بدەن بەڵام وۆڵڤەرین یەس وۆڵڤەرین ڕاقی دیارە فلای سیمولەیتەر دێتە پلەیستەیشن 5 باتڵفیلد 6 ینی ترەیلەرێکی نێوان لێ بینی کریمزن دێزە بڕای بڵاوکردنەوەی هەبوو هەندێک یاریێک باشمان بینی خراپ نەبوو
کەواتە دەتوانم بڵێم منۆک خۆم 6 لۆ 7 لەدا لۆ سرفلێ پێماوی زۆ گونجاوە شتێدانە و بڵێم تاوا سوپرایز بووم لەبەرەوەی دەوانزانی وۆڵڤەرین دەبینین سارۆس بەخۆیان وایان وت سارۆس دەبینین سەو پێماوی 6 و 7 ئەنگۆ دەریان چەند 7 پێماوی 7 ژمارە زۆر باشە لەبەرەوەی سوپرایزێکی گەورەی تێدا نەبوو ئەگەرنا وۆڵڤەرینەکە نازدار دیار و بەڕاستی بەدڵم بوو سرفلێکی خۆش بوو هەرچ نەبێ سەرزانین پلەیستەیشن 2 یاری هەیە کەوا 100% دێم نمونە وۆڵڤەرینمان هەیە و سارۆسمان هەیە لۆ ساڵ داهاتوو 2 یاریمان هەیە وۆڵڤەرین و سارۆس بیدایەتی ساڵ سارۆس دێ کۆتایی ساڵیش وۆڵڤەرین دێکە زۆرم بەدڵە خۆشەویستانم سوپاس بۆ بینی لایڤ ستریمەکە سوپاس بۆ ئۆڵ فۆر ڕێز بۆ سپۆنسەریکردنیان ڤیدیۆیە هەر یاریەکتان دەوێت لەسەر پلەیستەیشن لەسەر ئێکسبۆکس توان سەردانی پەیجی فەیسبوک و تەلەگرامی ئۆڵ فۆر ڕێز بکەن یاریەکان خزمەتگوزارییەکان لایەن بەردەستە و هەروەها لە بیرش نەکەن ئێستا حالیان FC 26 بە نرخێکی زۆر گونجاو لایەن بەردەستە چاوتان ماز دەکەم هیوادارم لایڤ ستریمەکەتان بەدڵ بی تا لایڤ ستریمێکی دیکەم بەخوای گەورتان دەسپێت